دەمەوێت بڵێم کە لە ڕاستیدا مێژووی ئێمە وەکو باسیش کرا تەنیا بریتینیە لە 25 ساڵ 25 ساڵ و 5 ڕۆژ بەڵکو زۆر لەوە لە پێشترە هەر لەو کاتەوەی کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بنیاتنرا لە کۆتایی هەفتایەکان و پاشان لە 84 و 85 خەباتی شەکداری دەست پێ کرد بە ناوی لەشکری قورئان دواتر لە ساڵی 1970 ناوەکەی گۆڕدرا بۆ بزوتنەوەی ئیسلامی بۆیە کۆمەڵی دادگەری هەر لەو گۆڕە هەڵ نەتۆقیوە بەڵکو درێژە پێدەری هەموو ئەو کاروانە خەباتی و جیهادی و ئیمانی و ئیسلامیە کە لە پێشەوە بووە لەژێر هەر ناو نیشانێکدا درێژە پێدەری کار و چالاکی و سەروەریەکانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بەڵکو پێشتریش مامۆستایان و کەسانێک کە لە کوردستاندا بوون چ لە هەرێمی کوردستان ئەوە ئێستا پێی دەگوترێت سنووری هەرێم چ دەرەوەی هەرێمی کوردستان هەموو ئەوانە کۆمەڵی دادگەری خۆی بە درێژە پێدەری خەبات و کار و چالاکی و سەروەریەکانیان دەزانێت بۆیە ڕێگ و ڕیشەی ئێمە بە قوڵایی مێژوودا چۆتە خوار ئەمن پێم وایە بجگە لە کۆمەڵی دادگەری ئێستا هەر لایەنێکی دیکە ئەو هەموو نوسکۆ و ناڕەحەتی و گرفتاری و هەوراز و نوشێ و تاقیکردنەوە سەختانەی هاتبانە پێش وەکو کۆمەڵ لیان دەرباز و سەلامەت نەدەبوو ئێمە زۆر تووشی ناڕەحەتی بووین ئێمە بە ناوی خواوە کۆبووینەوە بۆ ئیسلام کۆبووینەوە بۆیە کۆبووینەوە کە خوا لە خۆمان ڕازیکەین و لە ڕێی خوا لە خۆ ڕازیکردنەوە خزمەت بە خەڵک و وڵاتمان بکەین زۆر بە پێویستی دەزانم ئێمە هێزی گەنج و لاو هێزی تازە پێگەیشتومان زیاتر بیان هێنینە پێش زیاتر بواریان بۆ بڕەخسێنین هەم لە برایان هەم لە خوشکان ئێمە بەرەو کامەڵبوون دەچین ژمارەیەکمان دەبێ خەڵکی دیکە شوێنمان بگرێتەوە دەبێ نەفەسی تازە خوێنی تازە خوێنی نوێ بێتەوە نێو جەستەی کۆمەڵ ئەگەر دەمانەوێ بۆ ئایندە بڕوانین و دەبێ بۆ ئایندەش بڕوانین چونکە هەر کەسێک ئایندە نەبینێ ئێستای دەفەوتێ